بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پێنج ڕۆژ تێپەڕ دەبێت بەسەر بڕیارەکەی دادگای فێدراڵی لەبارەی نەوتێرەی کوردستان بەڵام تاکو ئێستا گفتوگۆی جدی لە نێوان حکوومەت یاریێم و عێراق لەبارەی بڕیارەکە دەستی پێ نەکردووە. ئەمڕۆژ لە لێدوانێکی ڕۆژنامەوەیدا جوتیار عادل و تێبێژی حکوومەت باسی لەوە کردبوو کە بڕیارەکە ڕەت دەکەنەوە و قابلی قبولکردنیە ڕواوتی ئەوان پابند وەکو حکوومەت یاریێم بە وەرکانێک کە لە بەرامبەر کۆمپانیاکان و وڵاتانی دیکە هەیەە. لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز سۆران عومەر ئەندامی پەرلەمانی عێراق باز لە لێکەوتەکانی بڕیارەکە وها باشترین ڕێگە چارەکە هەرێم مامەڵی لەگەڵا بکاتیە و کاریگەری بڕیارەکەش لەسەر داهاتووی نێوتیارێ. کاک سۆران بەخێر سوپاس سوپاسان دەکەین. ئەگەر سەرەتا دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم لەسەر بڕیارەکەی دادگای فێدراڵی کە لە 15 مانگە دەرچوو سەرنجتان چی بوو؟ بڕیارێکی چۆن تاوقیتەکەی هیچی لێ دەخوێنرێتەوە؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، طبعاً بڕیارەکەی دادگای فێدراڵی تەوقیتەکەی تێبینی هەڵەگرێ، دوو جۆر تێبینی هەڵەگرێ. جۆرێکیان پەیوەندی بە خودی ناکۆکی نێوان پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانیەوە هەیە کە لەسەر مەسەلەی سەرۆک کۆمار دابەش بوون بەسەر ناکۆکی نێوماڵی شیعەیە و تەرەفێک لەو تەرەفانەی کە ئیتاری تەنسیقیە ڕۆڵی هەیە لەم جوڵاندنی ئەم سکاڵایی کە ساڵی 2012 تۆمار کراوە. کاتێکەوان دەبینن کورد بۆ خۆی ناکۆکە و دەڕوا لە دادگای فیدراڵی شکات لە کاندیدی یەکەکە، بە حتمی ئەوانیش بیر لەواکەنەوە وەرەقەیەکی فشاری گەورەیان لەسەر هەرێم هەیە کاتی جوڵاندنێتی، چونکە ئێستا هیچ کەس ناڵێ ئەمە مەجوڵێنن لە هەرێمی کوردستان. بۆیە لەو ڕوانگەوە تەوقیتەکەی پەیوەندی بەو دوو خاڵەوە هەیە. یەکەم ناکۆکی پارتی و یەکێتی لەسەر سەرۆک کۆمار، بەڵێ دووەم چوونی پارتی بۆ پەیمانە سێ قۆڵەکە و چوونی یەکێتیش بۆ هاوپەیمانێتی ئیتاری تەنسیقی کە هەردوو لا بەرامبەر یەک وەستاون لەسەر پرسی سەرۆک کۆمار، بەڵێ لەسەر مەسەلەی سولسی ئەندامان کە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار پێویستە کەەوە پرۆسەی هەڵبژاردنەکەی تعتیل کردو ئێستا، چکە هەردوو لاتوانن کۆبوونەوە پەک بخەن بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار، چکە بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمارە بێت 220 ئەندامی پەرلەمان لە ژوورەوە بێ، 219 لە ژوورەوە بێ و 110 لە دەرەوە بێ کۆبوونەوە ئاواستێ. یعنی ئێستا نە بەرەی ئیتاری تەنسیق چوارچێمانگی نە بەرەکەی سەدر و بارزانانی حەلبوسی هیچیان ئەو 220 بەجیان بۆ کۆ ناکرێتەوە. نەخێر، هیچیان ناتوانن بە تەنیا یا بەو هاوپەیمانێتی خۆیان پرۆسەکە تێبپەڕێنن. ئەمە هۆکارێک بووبووی لەم تەوقیتە ئەم سکاڵایی کە لە ساڵی 2012ەوە تۆمار کراوە هەرێمی کوردستان لە هەموو پێکهێنانی حکوومەتێکی عێراقا زانیوێتی ئەمە بۆمبێکی تەوقیت کراوە هەر کاتێ بیانەوەی تەقێنەوە بە هەرێمە. ئەی بۆ بۆمبیان بۆ خەڵگاشکرا نەکردو، چکە جگە لە پەرلەمانتارەکان کە لە بەغداد لە خولی پێش و باسییان دەکرد تا ئێستا باسی ئەو بۆمبیان نەکردەوە بڵێن شتێکی وایە لەگەڵ خەڵک. ئەزانی طبعاً خۆی ئەم سکاڵایە لە کوێوە هاتووە، من پێم خۆشە ئەوە بۆ بەڕێستان و بینەرانی ژڕون بکەمەوە. لە ساڵی 2012 هەرێمی کوردستان خەریکی گفتوگۆیە لەسەر ئیتیفاقیەکی 50 ساڵە لەگەڵ تورکیایە. باش عێراق بەما دەزانێ، چونکە لەگەڵ تورکیایە عێراق لە خەت بووە بۆ ئەم مەوزوعە کە چۆن تۆ ئیتیفاقی 50 ساڵە لەسەر نەوت و بۆری نەوت لەگەڵ هەرێمی کوردستانەکەی لە کاتێکا عێراق لە ساڵی 1973ەوە ئەمان ئیتیفاقی هەیە لەگەڵ تورکیا. تورکەکان وتویانە ئێمە
بینا لەسەرەوەی لەگەڵ ئێوە ئیتفاقیەمان هەیە توانین لەگەڵ هەرێمیش هەمان بێ بۆ هەمان پەرس. بەڵام عێراقیەکان نەفیان کردووە کە تورکیا و هەرێم بتوانن شتێکی وا بکەن. گویان نەگرتووە هەرێم وتوێتی ئێمە مافی دەستوری خۆمانە، نەوتی خۆمان خۆمان خاوەنی بین. طبعاً لە ساڵی 2013 ئیتفاقیەکە واژۆکەن جگە لە چەند کەسێکی مەحدود لە هەرێمی کوردستان کەسی تر نایزانێت بە ئێستاشەوە هەر کاتی ئیتفاقیەکە نازانن. ناوەرۆکەکەشی ئێستا لە 5 کەس بۆ 6 کەس تێناپەڕێکە ئەیزانن. طبعاً ئاشکرا نەکرا و ئیعلان نەکرا. لە ساڵی 2014 لە یەکێک لە کۆبوونەوەکانی لیژنەی دارایی لە پەرلەمان لەگەڵ ئەنجومەنی وەزیران کە هێشتا حکوومەتی نوێ تەشکیل نەکرابوو لە خولی 4 پەرلەمان، سەرۆک وەزیران لە یەکێک لە کۆبوونەوەکان وتی ئێمە ڕێککەوتنێکی 50 ساڵەمان بۆ مەسەلەی پرسی و زە و نەوت و بۆری و ئەوانە هەیە لەگەڵ تورکیایە. من بۆ خۆم یەکێک بووم لەوانەی کە داوام لە سەرۆکی حکوومەت کردوتم پێویستەکە ئەو ئیتفاقیە پەرلەمان بیبینێ. تۆڵی کردومانە ئەو کاتە نێچیروان بارزانی بوو. بەڵێ کاگنێچیرەوان بووتم تۆڵی ئەمە ئیتفاقیەکەمان کردو پێویستەکە پەرلەمان بیبینێ. وتی ناتوانین بیدەین بە پەرلەمان چونکە هەندێک بەندی ئەمنیتیایە. ئیتفاقی نەوت بەندی ئەمنی چیەتیایە. بەهەرحاڵ پێش واژۆکردنی ئیتفاقیەکە عێراق دەست پێشخەریەکە سکاڵا لەسەر هەرێم تۆمارەکە. دوای ئیتفاقیەکەش لەگەڵ تورکیایە باشە کە یەکەم کاروانی نەوتی هەرێم لە بەندەری جیهانەوە ئەڕوا و ئەفرۆشرێ و ئیسرائیلی شەی کڕێتۆ سەیری ئەو بەدبەختی هەرێمی کوردستان کە چکە عێراقیەکان و هەمویان حساسن بە مەسلەی تعامل لەگەڵ ئیسرائیلە و لە ڕووی قانونیشەوە لە عێراق و مەوزوعە قەدەغەیە مامەڵی هەموو مامەڵەیەک لەگەڵ ئیسرائیل. لە 2014 عێراق سکاڵایەکی تر لەسەر تورکیا تۆمارەکە لە ژووری بازرگانی نێودەوڵەتی ICC لە پاریس لە فەڕەنسا. هەمان کات لە دادگای باڵای ئیتیحادی سکاڵا لە هەرێمەکە پێش ئیتفاقیەکە. دوای ئیتفاقیەکەش لە 2014 سکاڵا لەسەر تورکیا تۆمارەکە لەوەی تورکیا داوای 24 ملیار دۆلار قەرەبووە کاڵە تۆنەوتی هەرێمت بردووە. ئەوی لە دادگای ناوبژوانی پاریس لە دادگای ژووری بازرگانی نێودەوڵەتی لە پاریس. باش دادگای تەحکیمی دەولی لە لەندەنە ئەوەی کە ئەگەر گرێبەستەکان کێشە لە بینی تەرەفەی ناهەبوو یەکلاکردنەوەکەی لەوێ ئەبێ. بۆیە عێراق بە ئاگاییەوە و بە پشتیوانی بەڵگەکانی خۆی لە ڕووی دەستوریەوە ئەم سکاڵایانەی تۆمار کردووە. هەرێمی کوردستان ئەم پرسەی دواخستووە. چۆن؟ ئەنی لەسەر داواکاری بەرپرسانی هەرێم دواخراوە هەموو کابینەیە کە دروست کراوە کە پێگەێنراوە ئەمان داوایان کردووە ئەو دادگا و دۆسیەیە نەجوڵێن ئەوی دادگای فیدراڵی داوایان کردو دوا بخرێ نەجوڵێنرێ و هەرێمیش مافی خۆیەتی و دەستوریە و قانونی نەوت و غازمان هەیە و ئێوە نەتانتوانی قانونەکە ڕێپەون لەسەری ئێمە دەرمان کردو. ڕاست ئێمە حەقی دەرکردنی قانونمان هەیە و ئەسبەقیەتیش بۆ ئێمەیە بۆ قانونێکەگەر لە هەرێم نەبوو ئێمە دەرمان کرد. بەڵام مەسئلەی نەوت و ئیدارەدانی نەوت ئەوەی کە هەرێمە لێ بەڵێ ئیدارەی مشتەرەکە خۆی ئێستا ئیدارەی مشتەرەک نییە، هەر ئیدارەی مشتەرەکیش نییە نەوت. هەرێم بۆ خۆی فرۆشێ و ناشەفافە و داهاتەکەی دیار نییە و گرێبەستەکانی ئاشکرانیە لای هیچ کەس و لای پەرلەمان و چاودێری دارایی ناتوانێت هەڕوو بکاتە وەزارەتی سامانە سروشتیەکان بەڵێ هەر نایڵن کاغەزێکی نادەنێ لەسەر داهات و شتەکە لەسەر هیچ شتێک. مەبەستم ئەوەیە ئەمان زانیوانم قەزیە چۆنەوە. ئێستا مانگی حەوت مانگی حەوتی ئەم ساڵ دانیشتنی دادگای
دادگایەکەی پاریس ئەنی دوان نەخراوە دۆسیێ نەخێرەوە بەردەوامە. ئەنی چکە هەندێک بڵاوکراوە گویا لەسەرداوای بەرپرسێکی هەرێم ئەم دۆسیە داخرابێ ئەوە هەر قسە بووە، بەڵام مانگی حوتی ئەم ساڵ دانیشتنی دادگایەکەیە کە عێراق سکاڵای لەسەر تورکیا هەیە، داوای 24 میلیارد دۆلار لە تورکیاکە لەسەرەوەی نەوتی هەرێمی بردووە و فرۆشتوێتی. ئەمەش نەسی بڕیارەکەی دادگای ئیتیحادی ئەو دادگایی ژووری بازرگانی نێودەوڵەتی لە پاریس یەکلایی یەکاتەوە، چونکە ئەو دادگایەی پاریسیش بۆیە تاخیر بوو عێراقی و دەستوریەن هەرێم بۆی نییە نەوت بفرۆشێ، هەرێمەی و دەستوریەن ئێمە بۆمان هەیە و قانونمان هەیە. ئێستا دادگای فیدراڵی کە لایەنی معنیە بە تەفسیری دەخەکانی دەستورەر کاتێ ناکۆچی هەبوو لەسەر بەندێک مادەیەک لەسەر یاسایەک ئەو یەکلاکەرەوەی بڕیار بدا. ئێستا بڕیاری داوە و بڕیارەکەی دادگای فیدراڵی بۆ ئەوێش دەخوات و کۆتایی بەو دۆسیە دێنێ ئەگەر عێراق لەسەری بەردەوام بێ. بۆیە تەبعیاتی ئەم بڕیارە شتی تریشە جگەلەوە لە سیوێکی مانگی ڕابردوو پەرلەمانتارێکی بەسڕا، چونکە ئەم بڕیارەی دادگای باڵای فیدراڵی عێراقی ڕاستە ساڵی 2012 وەزیری نەوتی عێراقی شکاتی کردووە، بەڵام ساڵی 2019 ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای بەسڕە شکاتی لە هەرێم کردووە. ئێستا پەرلەمانتارێکی بەسڕە بە ناوی عودەی عەواد لە سیوێکی مانگی ڕابردوو شکاتی لە هەرێمی کوردستان کردووە کە گوایە نەوت دەفرۆشێ بە ئیسرائیل. لە ڕێکێوە لە ڕێی ئیدعای عامی عێراقەوە لە 3/2/2022 واتە لە 3/2/2022 ئەم مانگە داواکاری گشتی عێراق سکاڵای لەسەر هەرێمی کوردستان جوڵاندووە داوێتی بە دادگای لێکۆڵینەوەی ڕەسافە لە بەغدا کە ئەڵێ سکاڵا لەسەر هەرێم هەیە لەسەرەوەی بە CD هەموو بەڵگەکانی فرۆشتنی نەوتی هەرێمیان بە ئیسرائیل تۆمار کردووە. لە ساڵی 2000 ئێمە لە 14 یەکەم کاروانی نەوت کە فرۆشرێ ئیسرائیلی کڕێ، ناوی باخیرەکە، تاریخەکەی، بڕەکەی، هەر هەمووی کە فرۆشراوە بە ئیسرائیل تۆماریان کردووە و ئێستا سکاڵایان لەسەر هەرێمی کوردستان تۆمار کردووە. ئیدعای عامی عێراق تحریکی شەکوای لە محکەمەی تحقیقی ڕەسافە دادگایەک لا دەبێت و دیارە ئەوە ئەکەوێتە سەرەوەی کە ئێستا کورد لە بەغدا بێخاوەنە ناکۆکە خەریکی یەکترشکاندن و ئەو دادگاییەش تەسەورەکەم زەفەر بە هەرێم بهێنێت، چونکە وەگوتم لە ڕووی یاساییەوە لە عێراقا مەسەلەی فرۆشتن و مامەڵەکردن و بازرگانی لەگەڵ ئیسرائیل قەدەغەیە. بۆیە بەڕاستی گلەیەکە لەوانە نییە کە لەگەڵ ئەم بڕیارەی دادگان یان ئەوانەی پشتگیریەکەن ئەوانە حەقن و ئەوانەی کە پشتگیری ناکەن ناحەقن و نا. قەزیەکە ئەوەیە هەرێمی کوردستانیان خستۆتە بەردەم سەرەڕایەوەی بە ناشەفافیەت و گەندەڵی و بە هەدەردانەکەی لە ناوخۆ هەرێمیان لە ناوخۆ تووشی ئەم دۆخە کردووە. ئێستا ڕوبەڕووی ئەم ئیجراعاتە قورسانەیەکەنەوە کە ئەمەی بڕیاری دادگای فیدراڵی ئەتوانم بڵێم یەکێکە لەو دۆخە قورسانەی کە لە عێراقەوە بەسەر هەرێم دەهێنرێ بە هۆکاری سیاسەتی شکست خواردووی نەوت و ئیدارەدانی خراپی نەوت و ئەو جۆرە گرێبەست و مامەڵانەی کردویانە بە نەوت لە پێناوی خۆیانە، لە پێناوی هەندێک کۆمپانیا و هەندێک وڵاتە. گرفتی ترمان هەیە کاک حەکیم ئەگەر ئەم بڕیارە جێبەجێ بکرێت. باشە بەس ئێستا دەڵێ حکوومەت هەرێمە ڕوتە بێژەکەی دەڵێ ڕەتی دەکەینەوە و
ینی قبوڵیش ناکرێ جێبەجێ ناکرێت لە هەرێم ئەو بڕیاری دادگا. ئەزانی کاک حەکیم بەڕاستی ئێمە دەبێت زۆر واقعیانە مامەڵە لەگەڵ ئەمە بکەین و زۆر وردیش مامەڵە لەگەڵ ئەم بڕیارە بکەین چکە لە دوای بڕیاری دادگای باڵای فیدرالی بڕیارێکی تر نییە بۆ هەڵوەشاندنەوەی ئەکرێ بڵێ قەرارێکی سیاسی لە عێراقا ڕێگەکەون لەسەری کە جێبەجێ نەکرێ بەڵام لە عێراقا یەک لایەن ناتوانێن بڕیارە لەگەڵ هەرێم بدا لە عێراق وەکو هەرێم نییە دوو لایەن دوو ناوچەیان بۆ خۆیان جیا کرد بێتەوە و بە کەیفی خۆیان بیبن بەڕێوە و دادگا بە کەیفی ئەوان بڕیار دەرەکا بڕیارەکانی جێبەجێ نابێ نا لە عێراق بۆ جۆرە نییە باشە تۆ لە عێراق لەگەڵ سەدر ڕێەکەی و بڕیارە جێبەجێ نەبێ کوتلەی سەدری کیان ئێمە ڕێز لە هەموو بڕیارەکانی دادگای باڵای اتحادیە دوو دادوەریش لە دادگای فیدراڵ لەسەر سەدر حیسابن لەگەڵ سونەکانیش دەنگیان پێداوە لە خۆی نۆ دادوەرە بەڵێ پێنجیان شیعان بەڵێ لە ناو شیعەکاندا لە ناو شیعەکانە دوانیان سەدرین بەڵێ سیانیان لەسەر ئیتارە بەڵێ دوانیان سونەیە دوانیان کوردە دوانە کوردەکە یەکێکیان یەکێتی یەکیان پارتیە واتە ئێمە لە دادگای اتحادی نین تا ئیتیهامان کەن دادوەری ئێمەی لێ و ئەو بڕیارە دەرچووە ڕاستە دوو دادوەرە کوردەکە ئیمزایان هەیە بەڵام لەگەڵ بڕیارەکان نەبوون لە نەسی قەرارەکان وسراوە بۆی بێویژدانیان بەرامبەر نەکرێ بەڵام سەدرەکان لەگەڵی هەبوون بەڵێ لەگەڵیانە کوتلەکەشیان پشتگیری کرد بەڵێ جگەلەوە کاک حەکیم ئیتاری تەنسیقی هادی عامری خۆی چوە دادگای باڵای اتحادی ئەوەندە بەڵگەی تەزویری هەڵبژاردنی برد و پێیان وا بۆ هەڵبژاردن تەزویری گەورەی تیا کراوە کاتێ دادگای باڵای اتحادی قەنەعەتی نەهێنا بە بەڵگەکان پێش دەرچوونی بڕیارەکە ئیتاری تەنسیقی وتیان ئێمە نەتیجە انتخاباتمان قوبوڵە چکە دادگا ڕەدی کردەوە بەڵگەکانیان وەوتیشیان ڕێز لە بڕیارەکەی دادگاگرین کە لە بەرژەوەندی خۆیان نەبوو چکە ناکرێ ڕێز لە دادگای دەستوری وڵاتی خۆت نەگری ئەگەر بڕیارەکەی لە بەرژەوەندی تۆش نەبێ هەر لەم ماوە خەڵک زیاتر ئاشنا بوو بە دادگای باڵای ئیتیحادی کە کاتێک بڕیاریدا کوتلەی ئەکبەر ئیتاری تەنسیقی شکاتی کردووە ڕەت دەکرێتەوە قوبوڵێتی کاتێک کە دەستی سەرۆکایەتی پەرلەمان بڵێ دەستەی سەرۆکایەتی تانەیاندا لە شێوازی هەڵبژاردنەکە بۆی ڕئیسی سنی یەکەم لە دەرەوە بووە دوای دەرکە و ئیجراعاتەکان هەمووی پەیڕەوی و قانونی بووە و تانەکەی باسمخەشانی ڕەت کردەوە کە لە ئیتارە و ئەویش سکاڵاکەی کردووە ناتن بڵێن ئەمە هینە ئەمە قوبوڵ ناکەین و نابێ ئەکرێت تێبینیت هەبێ ئەکرێت تێبینی دە ئێستا ئێمە تێبینیمان هەیە لەوەی کە دوای 10 ساڵ بۆچی زەفەرمان پێبن بڕیارەکە دەرەکەن لەسەر نەوتی هەرێم لەسەر یاسای نەوت و گازی هەرێم لەبەرەوەی دۆخێکی نوێی سیاسی هاتۆتە پێش تۆ لەت بووی ماڵی شیعە لەت بووە تۆش دابەش بووی ناکۆکیشیت ئێوانی زەفەرت پێبن جگە لەوە ڕەنگە بوترێ زۆر ئەم قسا کرێ ئەی باشە بۆچی دادگای باڵای اتحادی لەسەر مادەی 140 لەسەر پێشێلی دەستور لە چەند شتی تر بەدەنگ نهاتووە تۆش ڕەنگە بپرسی بڵێ بۆ پێشێلی تەنها یاسای نەوت و گازە لە دەستور تاکو دادگای اتحادی و بکە منەڵێم نەخێر دەیان مادەی تری دەستور پێشێل کراوە بەڵام هەموو کورد چەند سکاڵیان لە دادگای اتحادی ئێستا هەیە لەسەر مادەی 140 و لەسەر پێشێلی دەستور و لەسەر دەسەڵاتە فیدراڵیەکانی هەرێم کە بڵێن عێراق جێبەجێی ناکات سکاڵیان تۆمار نەکرد تا عێراق ئەوە بکات خۆ دادگای فیدراڵی دادگاش لە خۆیەوە بڕیار نادات دادگای فیدراڵی پۆلیس نییە بێ بگەڕێ بزانێ لەکوێ پێشێلکاری هەیە دادگای فیدراڵی کەیسی گەندەڵی نابینێ ئەنی پەرلەمانتاریش بووی هەیە سکاڵا تۆمار بکات و حکومەتی هەرێمیش و بڵێن سەر کۆماری دەتوانێت داوای تەفسیر بکات دادگای اتحادی ئەو کاتە بە دەنگ دێ کە تۆ دەچی دەڵێی دەستور پێشێل کراوە دەچی دەڵێ ئەمە پێچەوانەی دەستورە دەچی دەڵێ ئێمە لەسەر ئەم مادەی دەستور لەگەڵ حکوومەتی عراقی کێشەمان هەیە ئێمە ئەڵین مادەی 140 وادەی تایە وادەکە تێپەڕیوە
لایانی جێبەجێکار کە حکوومەتی عێراقیە جێبەجێی نەکردووە ئەویش دێت تەماشای بەڵگەکان تەکا و کاتە بڕیارەدا و ئیلزامی حکوومەتی عێراقیەکە بۆ جێبەجێکردنی و مادە کورد ئەم کارتەی بەکار نەهێناوە لانی کەم تۆماریکە سکاڵەکە لەوێ بۆ ئەوەی ڕۆژێ لە ڕۆژان ئەوانەی کە لە کەرکووک پشتی کووردەگرن و لە ناو خۆیانان ناکۆکە بن وەکو ئێمەش بتوانین ئەو کلێنە لە دادگای فدراڵی ببینینەوە و سکاڵا لەسەر ئەوان ببینەوە لەسەر مافە دەستوریەکانمان لەسەر پێشمەرگا پێشمەرگە سکاڵیان تۆمان بۆ نەیان کردووە لەسەر بڕینی بەشە بودجەمان بۆ نەیان کردووە زانی بۆ چکە خۆیان نەوتیان بردووە نەیانتوانیەوە بچن سکاڵاکەن سکاڵاغی نەوتیان لەسەر زیینوە بووە بەس خۆ لەسەر مادەی سەوچ لەیان توانی بیکەن ئیدارەی مشتەرەکی مناطقی متەنازع عەلەیها بە پێی دەستور تەزبیت کراوە کوردیان لێ دەرکرد بۆ کەس نەچوو شکاتکار لە دادگای ئیتیحادی و لە کورد مافێتی لەم ناوچانە ئیدارەی مشتەرەک بدات بۆیە پێم وایە ئەبێ گلەیی لە خۆیان بکەن باش نەک لەوانی ئێستا حکوومەت تێرێم لە بەردەم چەند بژاردەدایە بڵێن جێبەجێکردنی یاخود ئەگەر قبوڵی نەکار وەکو ئێستا ڕەتی بکاتەوە بژاردەکان چین باشترین ڕێگە چارە چییە بۆ ئەزانی کاک حەکیم ئەگەر ڕەدی بکەیتەوە زۆر خراپە چونکە هەموو وڵاتان مامەڵە لەگەڵ دادگای دەستوری وڵاتەکانەکەن تەمەڕوتکردن لە دادگای دەستوری وڵاتێک ئەمە کارێکی باش نییە و هەرێمەوەی پێ ناکرێ یەک دوو بەڵام پێی ئەکرێ ئێستا کە سەروبەندی گفتوگۆی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقا ئەم بابەتە ببێتە وەرەقەی گفتوگۆ بۆ چۆنێتی جێبەجێکردنی نەک بۆ ڕەتکردنەوەی چکە دادگای دەستوری بڵێ یاسای نەوت و غاز نادەستوریە و هەرێم ئیشی پێ بکە گریمان سەرۆکوەزیران لە کوتلەی سەدریە و لە کوتلەی سەدری سەرۆکوەزیران چاوپۆشیەکە لە جێبەجێکردنی ئەم بڕیارە ئەگەر کوتلەی سەدری سەرۆکوەزیرانەکە لەو بوو لە پێگەێنانی ئەم کابینەیە کە ئێستا تەحالوفیانەیە پێکەوە چاوپۆشی کرد لە جێبەجێکردنی ئەم بڕیارەی دادگای فیدراڵی ئەی منافیسەکانی چۆن قبوڵەکەن هەر بەو بڕیارە سەرۆکوەزیران نەتوانن بخەن کە جێبەجێی ناکە ئیجباریەکەن ئەڵێن چۆن تۆ ڕێ ئەدەی هەرێم نەوتە فرۆشێ بودجەی بۆ بنێری ئێستا من دوێنێ و پێرێ و لە بەغدا بە دوای ئەوە چوم بزانم مەسیری 200 ملیارەکە چی لێدێ ئایا سەرۆکوەزیرانی ئێستا دوای ئەم بڕیارە توانێت پارە بنێرێ بۆ هەرێم هیچ دەستکەوتووە سەیرم کە یەکێک لە نوقتەکانی لە کۆبوونەوە لەگەڵ محافزی بانکی مرکزی کە دانیشتین یەکێک لە پەرلەمانتارەکان عالیە نوسەیف بوو بەرامبەر وەزیری دارایی توند بوو لەو کۆبووناوی چۆن پارانێرێ بۆ هەرێم تێگەی ئەن یەکێک لەو نوقتانیان ئێوە وەزیری پێ محاسەبەکەنەوەی کە پارەی ناردۆ بۆ هەرێم وەزیری دارایی ئەی دوای ئەم بڕیارە چەند تونترە بن لە سەرمانەگەر بێت و ئێمە نەوت نەدەین و بەشە بودجە وەرنەگرین بۆیە چارەسەر ئەوەیە بڕیارە ئەنجومەنی وەزیران کە کۆبووە لەم هەفتە یەکێک لەو نوقتانە مەسەلەی 200 ملیارەکە بێ قسەی لێ بکرێ بزانین بۆچی دو ئێستا بڕێ نەدراوە بنێردرێ تا ئێستا تەخیربوونێکی تایە بزانین ئایا باش ئەتوانن بینێرن یا ناینێرن بەس باشترین بژارەوتت باشترین بژاردە یاخود یاساینەوە توغاسچی یعنی حکومەت یارێ یاخود ڕەتکردنەوەی کاک حەکیم باوەڕ بکە ئەم برادرانە کارێکی ئەوەندە خراپیان کردووە هەر خۆیان سەری لێ دەرەکەن یعنی هەر خۆیان سەری لێ دەرەکەن کە چۆن خراپیان کردووە خەڵکی کوردستان کارەبایەوێ سوتەمەنیەوێ بنزینەوێ بەو نرخە معقولە من لە هەرێمی کوردستان لیترێکی بنزین بکڕم بە 1000 دینار بە ناوی محەسەن هەمان ئەو بنزینە لە عێراق باشتریش بێغەد و غەشتریش
بە 650 دینارە. ئەمڕۆ بڕیاریاندا ئەو بنزینەی کە ئەوان بە 650 دیناریە دەن، ئەزانی حکوومەتی عراقی خۆی 1050 دیناری پیاوە، بەس بە 650 دینار دەیدا بە هاوڵاتەکانی؟ بەڵێ 400 دینار خۆی ئەیخاتە سەری بۆی سعری دابەزێ. ئەزانی بنزینە 450 دیناریە کە حکوومەتی عراقی 600 دیناری خاتە سەر، بۆی ماڵەکە بۆی بە 450 بیدە، بۆی نۆرمالەکە تێکەڵە لەگەڵ محەسەنیش، ئەمانەی ئێمە تێکەڵێکن لەگەڵ ژەهرە لەگەڵ مادەی سەرەتانیە. یعنی عێراق بۆ هەر لیترێکی بنزین 400 دینار بۆ 600 دینار دەعمێکات. اینجا توانیوێتی نرخ ڕابگرێ، نەکە ڕۆژەی بنزین نرخێک بێ و کوالیتیەک بێ و لە قاچاخێک و لە ژەهرێک و لە شوێنێکەوە بێ. عێراق توانیوێتی ئاوە کۆنتترۆلیکا بۆ چکە و ڕۆژی 3 ملیۆن بەرمی لە فرۆشێ خەڵکەکەی لێ قوبوڵ ناکە سوتەمەنی بەگران بکڕێ. یعنی لیترێکی گازی عراقی بە 400 دینارە، هەمان لیتری گازی عراقی لە هەرێم بە 800 دینارە. تۆ بە باخیرەش لە دووبەیەوە بیهێنی دووقات ناکەوێ نرخەکەی. بۆچی تۆ لە پەنای عێراقا ئاواکەی لە کاتێکە باشترین دوو پاڵاوگە لە هەرێما هەیە کە حکوومەتی هەرێمی خۆمان نەوتەکە هەمووی کاتە بۆری داهاتەکەشی ئەو وەزعەیەکە نەوت بە 20 بە 30 بە 60 بە 80 ئایسە بە 95 ئەمڕۆ 21 مانگە هێشتا موچەی مانگیەکی پێ نەدراوە. ئەمڕۆ 21 مانگە 24 مانگ تاوا دەبینی ڕێگە یەک مانگی تاو موچە دابشکردن. باش 24 دوو مانگی یەک تەواوە بین. ئەمڕۆ 21 دوی 2022 وەزارەتی دارایی عێراق بەیاننامەیەکی بڵاو کردوتی هەموو مۆزەفی عێراق ئەمڕۆ بچێت موچەکەی وەرگێ لە یەک ڕۆژە. باشە 8:30 بەیانی مەکتەبی ئیعلامی وەزارەتی دارایی بەلاغێکی بڵاو کردوڵێ ئەمڕۆ تەمویلی موچەی هەموو مۆزەفینی عێراقەکەین بڕۆن بۆ وەرگرتنی موچە مانگی دوو مانگی دوو ئەوەی هەرم ناودەنێتی کە مانگی یەکە و دابشکردنەکە لە 25 یەکە و دەستی پێکرد 24 دوو تاو دەبێت. ئەخر دەی ئەمەیە خەڵک حەزەکان نەوتەکەمان عێراق بیبە بەڵام بنزین هەرزان بێ بودجەی بۆ بێ موچەی لە کاتی خۆی بدرێ. ئێستا خەڵک ئەم خورشید و خاوەرەی من باسم کرد دادگای ئیتیحادی و نەوت بۆ کوێ و دەستوریە و دەستوری نییە خەڵک حەقی بەمەوە نییە. خەڵکەڵێ بەڵکو بەم بڕیارە ئێمە موچەمان بۆ بێ بودجەمان بۆ بێ وەسوتەمەنیمان بە هەرزان دەستکەوێ. خەڵک ئەمەیەوێ کاکە ئیتر حەقی چییە کاک فڵانەی فرۆشەیە کاک فڵان فرۆشتوێتی بۆ گیرفانی خۆی بردووە تاڵانی کردووە نەیهێناوەتەوە بۆ وڵاتە. کاک حەکیم موبایلەکەت بکەرەوە باشە بچۆرە سەر وەزارەتی نەوتی عێراقی. ئێستا من بۆ تەکەم بۆی تۆ تاخیر نەبی من بۆ تەکەم تۆ بە من بڵێ 2 ساڵ پەرلەمانتار بووی زەحمەت نەبێ 6 ساڵ 7 ساڵ لە پەرلەمان 2 خول لە پەرلەمان بووم. باش چی دەستکەوت پێم بڵێ نەوتی هەرێم بە چەند فرۆشراوە بە چەنە فرۆشرێت چەنە ڕوا چەند باشە بە چەند بووی نایزانم نەوەڵا نایزانم. 7 ساڵە ئێستا دەیزان لە بەرەوەی ئێستا پێتەڵێم وەزارەتی نەوتی عێراق باشە بۆ هەموو هاوڵاتیەک نەک بۆ من نا هەموو هاوڵاتیەکی عێراق ئێستا توانێت بچێت سەر مەڵپەڕەکەی ئەتوانێ ئێستا بچێتە سەر ماڵپەڕەکە باشە بۆ ئەوەی بزانێ نەوت بە چەند فرۆشراوە چەند نێردراوە لەکوێ نێردراوە سیرکە. عێراق لە مانگی ڕابردووی یەک هێشتا مانگی دوو تەکمیل نەبووە. بۆ نمونە لە بەندەری جیهانەوە 99 ملیۆن بەرمیلی ڕەوانە کردووە بە معدل بەرمیلی فرۆشتووە بە 84 دۆلار. باش بۆ نمونە لە بەسڕەوە فرۆشتوێتی بە 83 دۆلار لە ڕێی ئەردەنیشەوە وەکو دامێک نەوت لێەوە چەند ملیۆن بەرمیلێکە ڕوا بە 71 دۆلار. باشە هەموو مانگێک دوای سەری مانگ نەک هەموو مانگیە ئامارەکە بڵاو دەکات نەک هەموو مانگیە ڕۆژانە بڕۆ ئەزانی عێراق ئەمڕۆ چەند بەرمیلی فرۆشتووە
بە چەند فرۆشتوێتی. یعنی پێتەڵێ من مانگی یەک نەوتم بە $84 لە بەندەری جیهان فرۆشتووە، لە بەسرە بەو نەفرۆشتومە، لە ئەردەنیش بەو نەفرۆشتومە. دێ هەرێمی کوردستان وەرن هەر 111 پەرلەمانتارەکە با پێم بڵێن نەوتی هەرێم مانگی یەک بە چەند فرۆشراوە. ئەی وەزیری دارایی کەسیان نازانن. ئەی وەزیری ساوانە سروشەکانی دکتۆر کەمالە تروشێژ نایزانێ بڕوام نییە و هەر ئاگای لێبێ هەراگای لێ نییە بە دڵنیایەوە ئاگای لێ نییە. ئەوان مەژغوڵ کردووە بەوەی بچێ بگەڕێ بزانێ نەوت گەیشتوتە لادیەکان. بەس ئێستا نەوتەکەشە نەوتی سپێکەشە لە سەداسییان دابش کردو خەریکە بەهار دێت نەوتی سپێکە بەڕاستی کارەساتە بەڕاستی عێراق بەو وەزعە تایفیەوە بەو هەموو باش دۆخە خراپەوە کە ئێمە ناڵین نمونەی عێراق لە زۆر شتا، بەڵام بەڕاستی لە ڕووی نەوتوانەوە فەرموو ئەوە تاوەک من باسم کرد هەموو هاوڵاتی ئەگەتوانێت بچێ هەموو شتێک ببینێ دەی زەحمەت نەبێ پێمان بڵێن ئێوە کوا شەفافیەتان، ئێوە کوا داهاتتان. یعنی کە پێتەڵێ کاک حەکیم سادیراتمان ئەوەیە سەیریکە نەوەت و مانگی ڕابردوو داهاتی نەوتەکەی عێراقە بەڵێ 99,286,078 بەرمیل بە $83.24 فرۆشتوێتی لە بەسڕەوە، لە بەندەری جیهانەوە 2,545,656 بەرمیل بە $84. باشەوە هەر نەوتەکەی کەرکووکە کە لە ڕێی بۆری هەرێم دەینێرێ $84 فرۆشتوێت. باشە قیمەی عائیدادی مالی و معدلی سعری مەوزونی ئەوەلی و معدلی کەمیەی بەرمیلی یومی و کەمیەی مصدرەی بەرمیل هەر هەمووی لە سایتەکەی سۆمۆیا هەیە هەموو هاوڵاتی با بچێ بیبینێ. یعنی ئەوە تەسلیم بە دارایی عێراقەکە وەزیری نەوت ناچێ خۆی پارەکە بیخاتە بانقەوە خۆی پارێکی لێبا و چی لێبا و چۆنی لێبا و بڵێ وەڵا نەوت بەنەوە $5 مانگە بەڵام $30 بۆ هەرێم ماوەتە. ئەمە کەینە ئەمە کەی ئیدارەدانی نەوتە. وەڵا ئەمە هەرە بێ لە دەستیان دەربێنرێ، وەڵا ئەمە پشتگیری ئەبێ بکرێ بۆ ئەوەی ئەم نەوتە تاڵانکردنی دزینی ناشەفافیەتی هەر هەمووی لە دەستیان دەربێنرێ بدرێتە دەست هەر کەسێکی تر خەڵکی کوردستان پێوەی باشترە ژی. پێڵێکی باشە لە جەناوت بۆ ڕاستکردنەوەی کەتی نەوت ئەوەی ئێمە داواوەکەین شەفافیەت باش، دیاربوونی داهاتەکەی باش، هەرزانبوونی سوتەمەنی، داعمی سوتەمەنی بە نەوتی هەرێمەکرێ بە پارەی نەوتی هەرێمەکرێ. عێراق بیباو ئەمانەمان باتێ بەڵێ دەستخۆشی لێ یەکەین. ئەو کاتەی کە بودجە لە عێراقەوە هاتووە بە کاملی دۆخی هەرێم تا 2013 پێشینەی هاوسەرگیری، پێشینەی کشت و کاڵی، سناعی، عەقاری هەمووی هەبووە. کاتی ئەمانەوتیان خۆمان نەوتە فرۆشین و 2014 دەستیان پێکرد چ نەکبەتێکیان بەسەر خەڵک کێناوە. بۆیە خەڵک ئێستا دڵخۆشە بە بڕیارەکە بۆ لەبەرەوەی ئێمە ڕازی نابینەوە نەوت ئەبێ بیان بە سۆمۆ. ئەگەر نەوتان بدایە بە سۆمۆ مانگی $84 بۆ نەوتی هەرێمە هاتەوە. بەڵێ با دوای ناوبڕەکە سەی زیاتر دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێژ کورت و دەگەڕین وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بە چێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە.
بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان. کاکسۆران پێش ناوبڕەکە ویست باسیەوە کە دەگەر نەوت یارێم لە ڕێی سۆمەوە بفرۆشرێت داهاتەکەی چەندەوی مانگانە ئەگەر هەرێ مستە خۆی دیفرۆشە داهاتەکەی چەندە؟ وەگوتم لە بەسڕەوە 83 دۆلاری بۆ ماوەتەوە کە فرۆشتوێتی لە جیهانەوە بەندەری جیهانەوە 84 دۆلاری بۆ ماوەتەوە. واتە ئەگەر هەرێم نەوت بدا بە سۆمۆ ئەو نرخەی بۆ دێتەوە دوای دەرکردنی تێچووی ئەو کۆمپانیایانە حتمما دوو هێندەی ئەوەی بۆ دێتەوە کە ئێستا حکوومەتی هەرێم دەیهێنێتەوە. وەگوتم ئەمانە گرێبەستەکانیان هێندە ناشەفاف و ناڕوونە. هەندێک لەو کێڵگانەی کە خاکی هەرێمە خوای گەورە ئەو نیعمەتەی لەم ژێرخاکە بە چەندین ساڵ بۆ دروست کردو پێی بەخشیوە چون فرۆشتویانە بە کۆمپانیای وڵاتان. یعنی سە هەندێک کێڵگە هەیە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم خاوەنی نییە، فرۆشتویانە، حەقلەکەیان فرۆشتووە. ئەمە دەستوریە کۆمپانیای وڵاتێک بێنی حەقلی نەوتی پێ بفرۆشی. بۆیە تەماشا بکە ئێستا شەڕی گەورەی دنیا ئەوەی لە رووسیا و ئوکرانیاوە ڕووەدا. باش بەشێکی گەورەی شەڕی غازە، غازی سروشتیە. باش یعنی ئێستا تورکیا حەکیم لە ئازربایجان و ئێران و رووسیا و نێجیریا و جەزائیر غازە کڕێ. لە وڵاتە دوورانە غازەکرێت. بەڵێ لە هەرێم لە هەمویان بە هەرزانتر دەسێکەوە و بۆیە چێ و ساڵانە 20 میلیارد مەتر مکعب غازی هەرێمە کڕێ. بەس ئێستا دیکڕیان دواتر بەپێی ئەو ئەخە خۆی 43 ساڵمان ماوە عەقدەکە 7 ساڵی ڕۆیوە. یعنی ئەوەی کە ئەو گرێبەستەی بۆ گرێبەستە 50 ساڵێکە غازی شتیدەیە بۆری غازی تایە غازی تایە. تەسەور کە لە 100 تا 30 یەدەگی غازی جیهان لەم ناوچانەیە. باش و گەورەترین کێڵگە کە زۆرترین غازی عێراقی تایە لە بازیانە و کێڵگەی میران و بنەباوێ لە 100 تا 100 دراوە بە کۆمپانیایەکی تورکی و ئەو شەڕی بە داناغازیان فرۆش بۆ بوو داناغازی ئیماراتی جێی بێڵێ بدرێ بە کۆمپانیا تورکیە ئەوەی کە 2 میلیارد دۆلاریان بە داناغاز دۆڕاند 2 میلیاریان بە سڵحی عەشایری دۆڕانە گینا بە دادگای تحکیمی دەولی بیان دۆڕاندایە زیاترە بوو وە گرێبەستەکەشیان 25 ساڵی تر بۆ خستە سەری. بەس ئێستا غازەکە هەناردە دەکرێت یاخود دوای ئەو بڕیارەش کێشەی بۆ دووزەبێ غازەکە هەناردەکردنی دەتوانرێ ئێمە بکرێت چووکە نەخێ قەرارە لەسەر نەوت و غازی هەرێمە هەر لەسەر باشە بەس خەڵک ڕەنگە بپرسێ بڵێ ئەگەر غازەکە لە ناوخۆ بەکارێنێ چۆن ینی دەست بۆ هەناردەکردنی دەبێت. ئێستا باز لەوەتی ئەگەر بڵین ڕەنگە بەڕێز پێشتر بەراز چۆن کردێ ئەگەر غازی سروشتیتەوە بۆ وێزگەکانی کارەبا دابینی کارەبا دەبێتە 24 ساعت وایە؟ بەڵێ یەکەم جار نیانەوە ئەو کارەبا 24 ساعتتان لەکوێ بوو؟ بەڵا شێورامی باسی بەڵێ شانازیان بەوا کرد بە غازی ئەو عەقدەی داناغاز توانیویانە کارەبا دابینکەن بە گازوایل
کولفەیەکی زۆری تێچێ کولفیان کەم کرد بێتەوە ئەیکوا کارەبە ئەم زستانە 5 ساعت 4 ساعت کارەبایان داوە بە خەڵک باش ئەیکوا چی لات نەکارەبا هەیە ئەی خازەکەش جگە لەوەی کار لە وڵاتان ئەو شێوازی دابشکردن نیە بە بۆریە ئێمە ئێستا جارە قەیرانی شەو و ئەوەش دەزن دەکەوت بە سەرەگرتن و حەکیم ئەوەش هۆکارەکەی ئەمانن خۆی دارەی غاز لەم سنوورە یەکێتیە ڕاستە وەزارەتی سامانە سروشتیەکانە بەڵام عەقدەکە لای ئەمانە و لای کۆمپانیایەکە کە شەریکن لەگەڵیا تەسەورەکەی بۆ ئەوەی زۆر نەخەنە بازار غازی تیجاری باشە ئەینێرن بۆ ئەرمەنستان و پاکستان بە سیعری ناوخۆ کەمتر بەس بۆی دانەبەزێن بۆی بە 950,000 دینار تەنی بفرۆشن لە کاتێکا خۆیان بە 500,000 بۆیان دەرچووە بە 500 شتێک ینی کە لێرە بیفرۆشن تەنی بە 500,000 بەزەگە بینێنە دەرەوە بە ملیێنە لێرە ئەگەر ئەو بازرگانیی کە لە ساسیە لە ساسی بازرگانیە توانن خۆیان بیفرۆشن نایانەوێ هەمووی بخەنە ناو بازار بۆی خواستی لەسەر زۆر بێت غاز کەم بێ ئەخەتخوا ئەوە حکوومەتداریە یاوە ڕوتاندنەوەی خەڵکە یاوە تەدمیرکردنی ژیانی خەڵکە ئەزانی ئێستا ئەمڕۆ عێراق سەیری کرد ئیزدیحام هەیە لە بەنزینخانەکانی باشە لە شوێنێک لە هەندێک لە بەنزینخانەکان سەیرەکە بەنزینی 650 کەمە سرە زۆرە کە تحقیقیان کرد سەیرەکەن بە قاچاخ ئەم 650 کە عێراق دامێکە خۆی 400 دیناری لێ ئەدا بۆی لە 1050 بێنێتە 650 بە قاچاخەیێنن بۆ هەرێمێن بە 1000 هادە و بەنزینخانانەی لە سنووری هەرێمی کوردستان نزیکن بەنزینخانەی ئەهلی هەمووی داخست و قەدەغی خستە سەر بە قاچاق بیهێنن بۆ هەرێم ئەڵێ هەرێم خۆی پاڵاوگەی هەیە نەوتی هەیە بۆ نەوتی من بەرێت و ئەزمە بەنزینی من بەرێ و ئەزمە لە شارەکانی من ڕووبدا یەکسەر پێیزانی قەتعی کردووە باش بەزە و چیرۆکەی کە لەبارەی نەوت کاکسۆران ئەوەی کە نەوتی سپینیە ئەوەی کە کێشەی غازمانەیە کێشەکەمی غازمانەیە بۆ وێزگەکانی کارەبا موچەمان نییە وەک خۆ و پرۆژەکان وەستاون لە هیچ وڵاتێکی ترە من نمونە مامەڵەکردن هەیە لەگەڵ نەوتە یانی باوەڕکە نییە باوەڕکە نییە بۆیە بەڕاستی ئەم ئیدارەدانە کە خەڵک باجی لەسەر زیاد کراوە موچەی ئاوا لێ کراوە خزمەت گوزاری نەهێڵراوە دامەزرانیش وەستە تەسەور کە عێراق کە نرخی دۆلاری بەرز کردەوە باش هاد لە ماوەی ئەم 2 ساڵە ئازانی چی کردووە 2 تریلیۆن دینار خستوێتە بانقی عقاری بۆ سندوقی نیشتەجێبوون بۆی هەر هاوڵاتێکی عراقی بتوانێت بچێ پارەی لێ ڕاکێشێ و خانوویەکی پێ بکڕێ 2 تریلیۆن دیناری خستۆتە بانقی عقاری لە زیادەی فرۆشی دۆلار کە زیادی کردووە ئەمە یەک 2 هاتووە لە بتاقەی تەموینیەوەی بایعی خۆراک مەوادەکانی زیاد کردووە بۆ 7 جۆر مادە جاران نەیانوەر شەکرە یا هەر دۆشاوە یا نین نییە ئێستا هاتووە مادەکانی زیاد کرد بۆی خەڵکی هەژار سوودی لێ ببینێ 7 مادەیە ئەو نیە لە هەرێمی کوردستان زۆر جارڵێن بایە کەشتی باشی تیامس ئەم جارە برنجی باشە چی باشە جاران هەرشە ئێستا هاچی کرد بەوەی قەزیەی گۆڕانکاری لە نرخی دۆلارە بەشێ لە پارەکەی یا بەوە جگەلەوە هاتن لە سەرتاسەری عێراق بەداخەوە هەرێم خەڵگاوا ژیانە عێراق بۆ دۆخە خراپەشیەوە 200,000 کەسیان خستە ناو چاودێری کۆمەڵایەتی ڕێعای اجتیماعی دایان مەزراند معاشی مانگانەی بەر لە کاتێکە لە هەرێم لە 2015 موچی ئەوانە بڕاوە چاودێری کۆمەڵایەتیوانە موچەیان لە 2014 15 بڕاوە موچە نەبوو هاوکاریەکی و جگەلەوە کەسێکی زۆریان لێ دەرکرد بە ناوی جۆرا و جۆر و کەسی تازەیان داخڵ نەکردووە عێراق لەم 2 ساڵە 200,000 کەسی داخلی ڕێعای اجتیماعی کردو هەموو مانگێک هاوکاریەکەیانە دااتێ باش کاتم کەمەوە بە سەبارەت بۆی کە هەرێن دەتوانێت بۆ هەڵۆشانەوەی گرێ بەستە نەوتیەکانی ئەگەر جێبەجێ بکە سوودی لێ وەربگیری بۆ هەڵوەشانەوەی کرەی بۆری کە لە سنووری کوردستانە لە سەدای 11 بۆ فرۆشتنەکەی
ینی لە هەموو ڕوویەکەوە ئەم بڕیاری دادگە دەکرێت خۆی دی قۆزینەوە بۆی کە کەرتینەوت بە دامەزراوی بکرێت. کاک حەکیم ئەو یاسایی کە عێراقەڵێت دەستوری نییە هەرێم خۆی جێبەجێ نەکرد. یاسای نەوت و غازی هەرێم بەڵێ حکوومەت هەرێم خۆی جێبەجێ نەکردووە. نەخێر جێبەجێ نەکردووە. لە چیدا؟ دەبێت 4 کۆمپانیای نیشتیمانی دروست کرێ بۆ گەڕان بەڵێ پشکنین دەرهێنان بە بازارکردن فرۆشتنی نەوت هیچیان دروست نەکرد. ینی کۆمپانیای حکوومەتی هەرێم خۆی بێ کۆمپانیای نیشتیمانی بێ هی دەوڵەتی بێ وەکو سۆمۆ. بەڵێ عێراق لە بواری نەوتە زیاتر لە 8 کۆمپانیای گەورەی هەیە. باش هێشتا قانونی نەوت و غازیشی نییە. باش 8 کۆمپانیای گەورەی یەکێکیان سۆمۆیە. بەڵێ جگەلەوە دەبێ سندوقی داهاتی نەوتی و گازی دروست کرێ پارەی هەموو نەوت و گاز و بەرهەمەکانیان بچێتە ئەو سندوقە و ئەو سندوقە بچێتە میزانی ساڵانەی هەرێمی کوردستان. یەکەم بودجەیان نەهێشت، یاسای بودجەیان هەر نەهێشت لەوە 8 ساڵە هەرێم بە کەیفی خۆی پارە دێنێ و سەرفێکە. دوو یاسای سندوقی نەوت و غازمان بە هەر وەزعێ بوو لە خولی پێشووی پەرلەمان دەرکرد. سندوقی داهاتە سندوقی داهاتە نەوتی و گازیەکان یاساکەیمان دەرکرد کە بە پێی یاسا هەڵۆشاوەگەی نەوت و گازە جێبەجێ ناکەن. سندوقەکەیان دروست نەکرد. ئیتر چیان جێبەجێ کردووە لە یاساکە؟ تەنها نەوتیان فرۆشتوە بە ناوی ئەو یاسایەوە. یاساکە لە هەرێم جێبەجێ نەکراوە. یاساکە تەنها بۆ شەرعیەت وەرگرتن بووە کە بیدەن بە ئەو کۆمپانیانە بڵێن ئێماتوانی نەوت بفرۆشن و ئێستا کۆمپانیەکان هەمویان قەلەقن. کۆمپانیای دەوڵەتیەکان بەڵێ چونکە عێراق توانێت سەرێشەی گەورەیان بۆ دروستکە و ئیتیهامیان کابەوەی نەوتی هەرێم بە تەهریب بە دزراویە بن. ئەوانیش ئەم ڕیسکە قورسە بۆیان. ئەمە بە لێدوان حەل نابێ. ئەمە دەبێ زۆر عاقلانە مامەڵە لەگەڵ بڕیارەکە بکەن بۆ چۆنێتی معالەجەکردنی ئەم ناشەفافیەتە ئەم سیاسەتە خراپە و دەبێن نەوت بدەن بە سۆمۆ بەشە بودجەی تەواوی خەڵکی کوردستان بێنەوە. بەزەوان دەڵێن نەوت چەکێکی ئێستراتیژی ئابووری بەهێزە بۆ هەرێم بۆ لە دەستی بدەن هەندێکیان وا دەڵێن. نا بەڕاستی ئەم سیاسەتی نەوتیە و ئەم جۆرە لە هەناردەی نەوت و سیاسەتی نەوت لە هەرێم ماڵی هەرێمی وێران کرد و ئێستا قەوارەی هەرێمیشی خسۆتە بەرمەترسی چونکە نەیەن بە ڕێکەوتنێکی زۆر عاقلانە چارەسەری بکەن بۆ چۆنیەتی جێبەجێکردنی بڕیارەکە چکە بڕیارەکە تەئجیل احتیمالە بکرێ بەڵام کاتیە منافیسی ئەم حکوومەتە توانێ حکوومەتەکەی عێراقی پێ بڕوخێنێ. چی ڕوودەدا گەر جێبەجێ نەکەن؟ مەترسیەکە چی لەسەر هەرێم؟ مەترسیەکە ئەوەیە کە هەموو ڕۆژێک لە پەرلەمانی عێراق وەزیری نەوت و سەرۆک وەزیران لەسەرەوە بانگە کرێڵن چۆن ئێوە ڕێدەن یاسایەکە محکەمەی اتحادی هەڵی وەشانەوە چونکە بۆش هەرچەند ئێستا پرۆژە یاسای بودجە نهاتوتە پەرلەمان بەس سەرۆکی پێشووی لیژنەی دارایی وتبووی بەرگەیەکیان لەبوو لە پرۆژە یاسای بودجە زیاد کردووە کە ئەو بڕیارەی دادگا بچیتە ناو پرۆژە یاسای بودجەی 2022. بڕیارەکە بە نەستایەتی نەوت تەسلیم کە بەشە بودجەی تەواوی هەرێم لە یاسای موازنە تەسبیتکە. ئەمە ڕێگا ئاسانەکەیە بەڵام ئەمانە پێ دوایە گەر جێبەجێ نەکەی بڕیاری تر بەڕێوە بێ لەبارەی خاڵە سنووریەکەی مەترسیەکەیە. ڕقابەی مالی عێراق هاتۆتە هەرێم بڕیار بۆ تا 1/3 بزانن داهاتی ئیتیحادی کە ئەبێ بگەڕێتەوە لە زەرائیب و لە گومرگ چەنە نیوەی تەسلیمکەن. ئەمان توانە ئیکەین بەسەر چاو تا 1/3 با راپۆرتەکە تەواو بێ پێش 1/3 دادگای ئیتیحادی حەسمی کرد. بۆ ئێستا دادگای ئیتیحادیشی نابێ داهاتە فیدراالیەکان زەرائیب و گومرگە بێن نیوەی بدەن ئەویشە بێن نیوەی بدەن. هەرێم چی ئەمێنێتەوە؟ هەرێمی چی وای نامێنێتەوە بۆیە خەڵک دڵی پێی خۆشە زانی بۆ لەبەرەوەی تۆ نەوتێک لە دەستێکی نائەمین دەرەهێنی ئەیدەی بە سۆمۆ بەشە بودجەکە تەداتێ ئێمە 15-16 تریلیۆن دینارمان بۆ بێت لە ساڵێکە موچەمان دواکە بێ پرۆژەمان ئاوای لێ هەیە سولفەکانمان وێرانە بێ. کاک حەکیم عێراق احتیاطی دۆلاری لە بانقی مرکزی لە 48 ملیار دۆلارەوە ئێستا بووە بە 64 ملیار دۆلار. عێراق ئێستا یەکێکە لە وڵاتانەی یەدەگی ئاڵتونی بەرز بۆتەوە. زەحمە نەبێ پێمان بڵێن ئەمان
سنووقی خانە نشینیان، سنووقی شێرپەنجەیان، سندوقی عقاریان، چیان پارێتیایە هەر هەیەە هیچیان نییە. پارەکان چی لێ کردووە؟ پارەکەینەوەتە هەمونەوەتە فرۆشراوە خواردویانە؟ ئەوە شەڕەکەیە کە بردویانەتە دەرەوە. ئەمڕۆ لە سویسرا لە کریدیت سویس کە بانقێکە بەڵێ 18,000 حساب بانقی لە دنیاە کە زۆرینەی بازرگان و سەرکردە ستەمکار و گەندەڵەکانی ڕۆژەڵاتی ناوەڕاستن دەرکەوت لەوێ حسابەکانیان کەشف بووە. ئەیاد علاوی عێراقی تایە بەرپسیاری میشتی هەیە؟ وەڵاهی 18,000 چاوەڕین لیستەکە بڵاو بێتەوە بزانین چی تری تایە. ئاوایان لێ کردووە بۆیە پارەکان لە نەتیجا بلۆکە کرێ. بەس بە کورتی وەکو دو قسەد ئەگەر نەوتەکە وەکو چۆن سەری میلەتی خوا سەریاوانیش دەخوا گەر مامەڵێکی تەندروستی لەگەڵ نەکەن چونکە ئێستا میلەت موچەی نەما خزمەت گوزاری پێشینەکان باست کرد خزمەت بە کورتی سپاس دەکەن. عێراق توانێت هێز بەکار بێنێ بۆ کۆنتترۆلی بیرە نەوتەکان ئەگەر نەچنە ژێرباری ڕاستکردنەوەی ئەم هەڵە گەورەی نەوتی هەرێم کە کردویانە. بەس ئەو کاتە چکە سەڵێنەوە دژی کوردستانە و شتیوان ناکرێ و خەڵکیش ڕەنگە بەرگری بکە و جاکێ زۆر خەمی کوردستانێتی بانێڵێ کوردستان وای لێبێ بانیان هێشتایە کوردستان بەم ڕۆبگا بانیان هێشتایە هەرێم ئاوا وێران و تاڵان و ڕەزیل و زەلیل ببێ و میلەتەکەی سوال بکە و نەوتی نەبێ و بنزینی نەبێ و کارەبای ئەگەر شەفاف بووە لە خزمەتی خەڵک بێسە خەڵک ڕوبەڕووی دەبووە ئەگەر سیاسەتی نەوتی کارەبای زیاد کردایە سوتەمەنی هەرزان کردایە موچەی لە کاتی خۆیان بدایە دەستمانەکرد بە چاوی عێراقا دەست بۆ 1 لیتر نەوتی هەرێم بەرێ. بەس ئێستا دیفاع لە چی بکەین؟ دیفاع لەوە بکەین هەموو مانگە 500 میلیۆن دۆلاری نەوت دیار نییە. دیفاع لەوە بکەین ئیتفاقێکیان کردووە لەگەڵ تورکیایە 5-6 کەس نەبێ کەس نازانێ. دیفاع لەوە بکەین کە خەڵک نانی نییە قوتی نییە سوتەمەنی نییە حاشا ئەمە دیفاع لەو میلەتاکەین دیفاع لەم ستەمکارانە ناکەین. ئەوەی هەرێمی وا لێ کردووە هەرێم هەرچی بەسەر بێ ئەو مەسئولە ئێمە مەسئول نین. ئێمە دەمێکە پێیانەڵێین هەرێم وێران مەکەن هەرێم تاڵان مەکەن گوێ ناگرن ئەو ێستا گوێتان کەوتۆتە دەستی عێراق و لە عێراقیشا ئێستا ئەڕۆن خۆتان ڕێەکەون گوێیەکان دەبڕن. وەڵاهی بە تەسەوری من ئەمە ڕێگایەکی باشە بۆ ئەوەی سیاسەتی نەوتی لە هەرێم ڕێککەنەوە ئەوەندە ناشەفاف بووە ئەوەندە خراپ بووە خەڵک بە هەرچیەکی تر بێ ڕازیە بەس بەمە ڕازی نییە. سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێز سۆراومان سوپاسیان بەدەبوو دەکەم سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.